کەس نهاتۆ بەشێن ڕەنگە لەم قەرەباڵغەیە هێشتا نەتبینی بێتە. نا ئەس تەلەفۆنی بۆ نەکڕکڕۆت دڵت خۆشە کام شەو لە ماڵی خوا گەڕایتەوە؟ لە خوای گەورە بەزیاوێ زۆر خۆشە خوانەی بڕێت لە خوای گەورە بەزیاو لە ماڵی خوا نزای تایبەتت بۆ کێ کرد؟ والله بۆ حەچی مسلمان هەیە بۆم کردووە دوعای خێرم بۆ هەمووی کردووە بۆ غەزا کردووە بۆ ئەم مەخلوقات و سلێمانی و هەموو وتمە خوایە هەمووی لە دەرد و بەرادە خوایە ڕەحم لە هەمووی بکەی خوایە گیان کەس دەرشکز نەبێ بۆچی دڵت پڕ بووە؟ کەس نهاتۆ بەشێن ڕەنگە لەم قەرەباڵغەیە هێشتا نەتبینی بێتە.